ئەو شتانە ئێستا لە ڕەمەزانە تۆ لە ڕەمەزانە نایکەی وریا بە دوای ڕەمەزانش مەیکە. هەر ئەو خواگیانەیە داواکە خوشکێکی بەڕێز دایکێکی ئازیز سەرپۆشی داوە و نایلێ جەستەی خۆی بەندەکانی خوا ببینێ. خۆ لە ڕەمەزانە هەر لە ڕەمەزانە سەرپۆش و حیجاب و عابا و ئەمانە فەرز نییە لە جەژنی لێبێ ئیتر واز بێنێ لەمانە و خۆی ڕوت و قوت کاتەوە ئەمە نابێ. ئەمە کەواتە ئەم عیبادەتی کردو بۆ ڕەمەزان نەیکردو بۆ خوای ڕەمەزان. نابێ ئێمە لە مانگی ڕەمەزانە میوانی ماڵی خوا بین، هەموو شەوێ بینە میوانی خوا. باشترین و چاکترین شوێن ماڵی خوایە، باشترین مەخلوق باشترین خەڵک ئەوانن کە میوانی خوان. خوا چۆن دڵت دێ دوای ڕەمەزان لە میوانی خوا خۆت دەرکەی لەگەڵ ئەو چینە میوانە نەبی کە بەردەوام 11 مانگی تران لە خزمەتی خوادا. چۆنە بێت تۆ لە ڕەمەزان تر دەرگای قاپەکەت قەپات کەیت و مزگەوت نەبینی بۆ ڕەمەزانەکەی تر بێتەوە بێی بۆ مزگەوت؟ چۆنە بێ ئینسانی ڕۆژوگەر ئینسانی نوێژخوێن و شەو نوێژی هەتا بەیانی ئەپاڕێتەوە لە خوا نابێت دوای ڕەمەزان مزگەوتەکان ئێمە هەمومان چۆڵکەین چونکە ناتەوێت بیتە میوانی خوا. کێ دەستی ئەکەوێت لە دنیادا میوانی خوا بێ تەکریمی بکە ڕێزی لێ بگرێت کە لە ماڵ دەرچێ مەلایکە حیمایی کە هەتا گاتە مزگەوت هەتا گەڕێتەوە بەیانی نوێژکە لە مزگەوت بە جەماعەت هەتا ئێوارە خوای گەورە بیپارێزێ لە خراپەی جن و ئینس و هەموو نوێژەکانی تر. ئەبێ ئێمە بزانین ئەم عیبادەتەی کە لە مانگی ڕەمەزانی پیرۆزە ئەنجام یەدەین هەر عیبادەتێکی سادە نییە و بەسەرماندا وەک عادەت بڕوە. بۆیە فەرموویانە پیاوچاکان ئەفەرمن یەکێ لەو ئیمامە بەڕێزانەی عالم و هەرە گەورەی ئەم ئومەت